سەرەکە یێوێ جارەیە بەرنامە کاروان لە باژارێ هەلەبچەیە شەهید هونەرمەند گۆران ساڵحە. گۆران ساڵح ساڵە 1985 لێ باژارۆکەی ڕەواندز لەدایک بووە. خۆدانێ بڕواننامەیە دیبلۆمە لە هونەرێن شانە و بەکەلۆریۆس لە هونەرێ موزیکێ. وێ ژیانە هەڤژینیە دگەل هونەرمەند پەرواز حسێن پێکانیە. ئەو دایک و باوێ دوو کچانن بناوێک گۆنە و گەردن. گۆران مامۆستایە لە بەشێ موزیکێ یا پەیمانگەها هونەرێن جوان لێ باژارێ هەولێرێ. کوردستان عاشقی تۆم گەرساتێ لێدا بڕێم ئەبم بە هەوری حوزن و وەک منداڵێک کە گێریم. کوردستان عاشقی تۆم گەرساتێ لێدا بڕێم ئەبم بە هەوری حوزن و وەک منداڵێک کە گێریم. تۆ یادگاری منداڵی تۆ هەناسەی ژینمی تۆ خەونی ڕەنگە هەڵەبجا وەکو شار وەکو ناو وەکو ناوەڕۆک و مێژوو شارەکە بە درێژایی مێژوو شارێکی پڕ ڕۆشنبیری و کولتوری و ڕەنگا و ڕنگ بووە لە شێوازی ژیان. بۆ منیش جێگای خۆشحاڵیە کە ئەمەە وەکو خۆم بە ناوی یەکێک لە هەرە شاعرە گەورەکانی کورد کرام کە گۆرانی گەورەیە بەڕاستی. هەڵەبجە هەمیشە بەرزە هەمیشە گەورەیە و هەمیشەش بە گەورەی دەمێنێتەوە. زۆرش خۆشحاڵ بوون بەوەی کە بووە پارێزگا چکە شایانی لەوەش زیاترە. هەلەبچە ناس بکە. هەلەبچە پشتی ساڵە 1700 هاتیە دروستکردن. ڕووبەرێوێ نێزیکی 1600 کیلۆمترن چارگۆشەیە. بلندە هیاوێ لە ئەستێ دەریایە 736 مەترن. لە ساڵە 1925 بۆ ئیجارەیەکان قوتابخانە هاتیە بەکردن. هەلەبچەیە شەهید لێ 16 ئادارە ساڵە 1988 ژئالی ڕژیمە بەعسە عێراقی هاتە کیمیەبارانکردن. کۆ تێدا پێتری 5,000 کەسان بوونە قوربانی. بناو و بانکترین میوەیەن وێژی هەنارە. ئێمە دەمانەوێتیش بخێنە سەر ئەوەی کە جەناب دۆک و ئافرەتێکی لێهاتوو و ئیداری لە هەڵەبجە کە دەست بەکار بوو و سەرکو شارەوانی جێگای خۆشحاڵیە کە مێژوو لەو شارەدا دووبارە بووە بۆی کە لە سەدەی ڕابردوو ئێمە بە ناوی عادیلەخان ئاشنا بووین. دەمانوێت جەنابەتیش بخێ سەر ئەوەی کە ئایا لە هەڵەبجە ئەو شێوازی مامەڵەکردنە لەگەڵ چینەکانی کۆمەلگا عادەتە یان پەروەردەیەکە. دیارە هەڵەبجە بۆ خۆی لە ئیشکردنی ژنان لە سەر جەمبوارەکانە هەر لە مێژەوە تا ئێستا مێژوویەکی پڕ شارستانی و گەشاوی هەیە. خۆشبەختوانە سەررجەم کە بڵێن ئەو بار و دۆخەنە هەموارەکە هاتۆ بەسەر پێگەی سنوورەکە بەهۆی پێگەی جوغرافیەی شاری هەڵەبجەوە چەندەها جار تووشی کێشە و ململانی سیاسی بۆ ئیدارەکان تووشی جۆرەها کێشەی کۆمەڵایەتی بۆتەوە کە بۆتە هۆی ئەوەی کە ئایا ژن نەتوانێت بێتە بواری کارکردنەوە. بەڵام خۆشبەختانە هیچ هۆکارێک لەو هۆکارانە نەبێتە هۆی ئەوەی کە ژنان داببڕن لە کای ئیشکردنا لەسەر جەمبوارەکانە. ئایا بواری ئیداری بێ، ئایا بواری سیاسی بێ، ئایا بواری ڕێکخراوەیی بێت، لە هەر بووە لە هەموو بوارەکانە بە تایبەتی بواری و هوەری ژن لەم سنوورەیە پێگەی خۆی هەبووە. پێمان خۆشە بزانین پلان و پرۆژەی جەنابەت بۆ شاری هەڵەبجە بەگشتی و بۆ ئافرەتان بە تایبەتی چی دەبێت؟
من خۆشبەختانە کەم تا زۆر بەپێی ئەو دەسەڵات و توانایی کە هەم بووە کارم کردووە مەسلا بۆ نمونە وەکو تۆڵی بۆ ژنان من زۆر لە ڕووی پەیوەندی خۆمەوە زۆر حەزم لەوەیە کە زۆر تایبەتمەندی بە کاری ژن بم چونکە هەموو ژنان یعنی یەقینم هەیە کە ژن زۆر بەتوانایە بە شەرتێ پشتگیری بکرێت بە شەرتێ توانەکانی دەربخرێت مەسلا بۆ نمونەیەکێک لەو کارانەی کە کردبێتم کە خۆم زۆر پێی مرتاعبم هەر بە هەمان شێوە کەسێکی خاوەن تایبەتمان هەبوو لە 2011 بوو پرۆژەیەکمان جێبەجێ کرد ئەم کەسە خاوەن تایبەتە بەردێک لە بەردەم ماڵەکانە هەبوو هۆگری بوو یعنی دایکی ئەیوت ئەگەر بێت و ئەو بەردە لابن بۆ جادەکە ئەم کچەم ئەبێ هەر ڕۆژ لە شوێنێک بیبینمەوە ئەگەر چی زەویەکەش سەکەن بوو بەڵام من توانیم بە هەوڵی خۆم ئەگەر چی زۆر کێشم بۆ دروست بکەم بەڵام من یەقینم هەبوو لە بەرەوەی زەویەکەی شارەوانی بە کێشەی کۆمەڵاتیم بۆ خۆم دروست کرد مەسلا ئێستا ئەو بەردەمان داناوەتەوەکو خۆی حرەکەیەکمان پێکرد بۆی هەست نەکات لە بەرجادەکە کردومە بە باخچەیەکی جوان ناوم باخچەی ڕۆشنە یعنی ئەو لە باتی لەسەر بەردەکە دابنێش ئێستا لەسەر باخچەیەک بۆ خۆی دانیشتووە. بینەرانی خۆشەویست ئێمە کاروانمان بەردەوامە بەرەوکانی عاشقان بەڕێ دەکەوین دەچینە لای مامۆستا دەلیل بۆ ئەوەی باسی ڕۆڵی خەڵکی ئەو شارە بکەین لە بواری شۆرش و لە پێگەکانی قارەمانێتی لە کوردستاندا لەگەڵمانە. مامۆستاجانەوە کاتت باش؟ کاتە باش کاکە گوڵان بەخێر بێ سەرچاوەکانم منیش بە هەروان شێوە بەخێر بێ بۆ هەڵەبجە چاو دڵم ڕۆشن ئینشەڵڵا سەرکەوتووە بیت قوربان. مامۆستاجان با هەر لەوە دەست پێ بکەین لەو هەموو شوێنە جوانەی هەڵەبجە ئەو هەموو شوێنە پڕمانایی هەڵەبجە بۆ کانی عاشقانە هەڵبژات بۆ ئەوەی کە گفتوگۆکانمە بکەین. بەخێر بێن سەرچاوم جارە بۆ خۆتان نەزانن خەڵکێک زۆرێک ئاشنایە بە کانیێشقان و ئەوەش ئاشنا نییە هەوڵەیەن لەم گفتوگۆی نێوان من و تۆیە کانیێشقان بناسێت. کانیێشقان یەکێکە لەو گەڕەکە دیارانەی لە مێژووی هەم هەڵەبجە و هەم بزاوت و خەبات و تێکۆشانی کورد بە تایبەتی لەم شارەیە. کانیێشقان شارێکە یا گەڕێکێکی دیاری هەڵەبجەیە. ئێرە بۆ ئێمە و لە ناو زاکیری هەموو تاکێکی هەڵەبجەیە پێگەیەکی گرنگی هەیە لەبەرەوەی کە ناوی کانیشقانیێنیت ناکرێت ناوی پێشمەرگەنێنیت کە ناوی کانیشقانیێنی ناکرێت ناوی خەبات و خۆپیشاندان و ناڕەزایەتی خەڵکی هەڵەبجە بەرامبەر بە زوڵم و ستەمی حکومەتی بەعز لەبەرەوەی کانیێشقان ئەو پێگەی هەیە و پێم خۆش بوو لێرە سەرچاوی هەڵگیرسان یان دەربڕی دەنگە با بڵێن ناڕەزایەکان بووە بەرامبەر بە حکومەتی بەعس. بەڵێ خۆی کانیێشقان زۆر جار ئەوە ینی وتراوەتەوە کە ئێواران ئەهات ئیتر کانیێشقان مەڵبەند و شوێن و پێگەی پشووی پێشمەرگە بووە تەنانەت بەو جۆرەی کە دوای خۆراوا بوون ئێرە ینی پێشمەرگە زۆر بە ئاسایی تەراتێنی کردووە لەبەر هەم خەڵکە شۆڕژگێڕەکەی کە بەردەوام پشتیوانی پێشمەرگە بوون خەبات و تێکۆشان بوون هەمیش پێشمەرگە بەڕاستی لێرە پشووی داوە و هەمیش کانی ئەشقان بەدەل لەوەی کە گەڕێکێکە ئەگەر بگەڕێمەوە بۆ 1970 کە مێژوویەکی پرشنگدارە لە مێژووی خەباتی هەڵەبجە کانیێشقان لێرەوە یەکەم بزیسکی ڕاپەڕین و خۆپیشاندان لێرەوە کرا لە کانیێشقانەوە کرا هەر ئەوەش بووە دژی حکومەتی بەعز. بەڵێ ئەو کاتە بڕیاری حکومەتی بەعزەوە بوو بەو کتابانەی کە هەند ماونەتەوە بۆ دیکۆمنتی کە ماوە دیهاتەکانی ڕاگواست لەبەرەوەی دیهاتەکان شوێنی پێشمەرگە بوو
و مەڵبندی و پێشمەرگە بوو ویستی لە ڕێوە زەربەیەک لە شۆڕش بە بەڵام هاتنە ناوەوەی خەڵکی دیاتەکان بۆ ئێرە و خەڵکی کانێشقان و هەڵەبجەژ دژی ئەو بڕیاری حکوومەتی بەعەز خۆپیشاندانی کرد بۆیە دەرئەنجامی ئەو خۆپیشاندانە کانی ئاشقان گورزێکی کوشندەی لێدرا لەلایەن حکوومەتی بەحسەوە ئەوە بوو تەواوی خانووەکە و خانوشکەکانی لەگەڵ زەویە تەخت کرا و قوربانیەکی زۆریش درا و شەهیدێکی زۆریش درا بۆ ئەوی ناوەکەش ڕاستکەینەوە چونکە زۆر زار ناو بەهڵە ئێمە هەروە وا ڕاهاتوین دەڵێن کانی عاشقان عاشقانەکە تەواوەیان ئەشقان ناوەکە بە تەواوەتی کامەیە کانی عاشقانە کانیەک بووە پێشتر مەبەستن لەوەیە ئایا شوێنی عاشقان بووە یان لە خۆشەویستی گردبوونەوەی پێشمەرگە بۆ خاک و وڵات گرتۆ بە عشقا ینی قسەکەمان لەسەر عشقا گەنجان لەسەر و کانیە کۆبوونەتەوە و عشق بۆ نیشتیمان عشق بۆ پێشمەرگە خۆی ناوەکە مێژوویەکی دوور و درێژیە ئەم کانوە کانیەکە هەبووە خۆ دەزانی عشق تەنها مەرج نییە ینی عشقی مەجازی هەیە عشقی حقیقی هەیە ینی ئەو عشقا بۆ نیشتیمان پێشمەرگەشی هاتە سەر و بەڵێ کانیەک بووە لەوە چ کڕووکشان لێرە کۆبوونەتەوە چکە باخی میریش لێرەوە نزیکەکە باخی میر ناوی هەیە تا لە ناو تێکستەکانە ناوی هەیە هەتا یەکێک لەوانەی کە شێرکۆبیەکەس یەکێک بووە لەوانەیە کە لەوێ دانیشت و پشوو بووە گۆرانی شاعر بووە زۆرێک لەو کەسایەتە شاعرانی کە نووسەر و ڕۆشن بیرانەکە بووە ینی لە ناو تێکستەکان ئەگەر هەستکەی کانیەشقان و باخی میر ڕەنگیان من بۆ خۆم وەکو خۆم هەر لە منداڵی یەکێک بۆ لەو ناوانێک کە زۆرترین جار بەبەرجۆم کەوتەوە کانیەشقان اینجا لەسەر مەسلەی با بڵێن شۆڕژگێڕی لەسەر مەسلەی ئەوەی کە هەمیشە هەموو تاکەکانی کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستان هەموو شار و شارەکانی کوردستان بزافی ڕزگاری خوازی نیشتیمانی هەر هەبووە و هەموو کاتێک تاوێک هەبووە لە پشتیوە کە ئەو دەنگە کەپ نەکراوە بەڵام ئێمە بەتایبەتی باسی هەڵەبجە دەکەین و بەتایبەتی باسی کانی عاشقانمان کرد جەنابەت ئەگەر زۆر شتێکی تایبەت هەیە لە لای جەنابەت لەسەر ئەو بابەتە شۆڕژگێڕیە پێمان خۆشە ڕوونی بکەینەوە ڕاستە ئەگەر تۆ سەیری ئەدەبیاتی کوردی بکەیت هەمیشاڵێن نالی و سالم و کوردی سێکچکەی ئەدەبیات و شعری کلاسیکی کوردیە ئەگەر باسی شۆڕژگێڕیش بکەیت هەڵەبجە و هەورامان و شارە زوور ئەکرێ واوێ نای بکەم بڵێم سێکوچکەی شۆڕش و خەبات و تێکۆشکانی گەلی کورد بووە ئەگەر باسی پێشمەرگە و شۆڕش بکەیت ناکرێ باسی هەڵەبجە نەکەیت ئەگەر تۆ بگەڕێتەوە بۆ شۆڕشی ئەیلول پێش ئەویش و شۆڕشی ئەیلول سیرەکەی یەکەم مەفرەزەی شۆڕشی ئەیلور لێرەوە لە شارە زوور و هەڵەبجە هەورامانەوە بووە ئەگەر باسی شۆڕشی نوێەکەیت سیرەکەی یەکەم مەفرەزە بە هەمان شێوە یەکەم شەهیدی ئەو شۆڕشە لێرەوە بووە بۆیە هەڵەبجە بەدەن لەلایەنە ڕۆشنبیری و فەرهەنگی و توراسیەکەی خۆی وێنایەک و دەلاقەیەکی دیکەی هەیە کە ئەویش مەڵبەندی شۆڕش و خەبات و تێکۆشان بووە بە وێنەی ئەوە چەندێ هەڵەبجە کارەکتەری ڕۆشنبیر و نووسەر و شاعری گەورەی وەکو نالی و گۆران و ئەحمەد موختار جاف و چەندێ شنی وەکو عادیلە خانمی پێگەیان دەبێت بە هەمان شێوەش لە ناو هەکبە و فەرهەنگ و توراسی هەڵەبجەیە هێندە بە باردەقای ئەوە قارەمان و شۆڕژگێڕی بۆ ئێرە پێگەیاندووە ئەگەر مێژوو بخوێنرێتەوە بۆ نمونە حەمەلە گوڵپی بازەکرێ کە چۆن چوەتە سەر دەبابەیەک و بە خەنجەرەکەی چۆن ئەو سەربازانەی کوشتووە ئەمە بگەڕێمەوە بۆ شۆڕشی ئەیلول ئەگەر بگەڕێتەوە بۆ شۆڕشی نوێ وە گوتم یەکەم شەهیدی شۆڕشی نوێ شەهید فاتیحە کە ئەمە ماڵەکەیەتی لێرە لە نزیکمانەوە بە هەمان شێوە دنیایە قارەمانی شوێنی نەخشی خان باشی سپاس دەکەم هاتوین لەلا جەنابەت هەندێک پرسیار بکەین دەربارەی ئەو نانە کوردەواری کە ئێستا لە بەردەستی جەنابتانە بۆ نمونە بە هەر جارێ لە نرخەکەیەوە دەست پێ بکەیت ئەگەر ئەو سەبەتەیە ببین نرخەکەی دەگاتە چەند دەستاوە سەبەتەی نانەکە بە ژماری نانەکانە ژمارانی بە هەزارە ئەگەر مەسەلەن چل نان بێت چل نانەکە بای 10,000 ئەکات باش بەزێشتی کە ئەگەر دیقەت بدەین شێوازی هەڵگرتنی نانەکە تەماشای دەکەین من بۆ خۆم ئەو یەکەم جارە بۆ شێوازە دەیبینم کاڵی گرن
مەبەستم بە وشتی ینی جگەرەوەی کە تەڕی دەکەی ئەمە هەر بەو شێوازە دیمانەکە نان هەڵدەگیرێت ئەوە هەر لێرە بەس لە هەڵەبجە وایەن ئەمە نانی تیریە لە منطقی هەورامان و لە پێنج زۆری سنوورەکانە ئەکرێ بەس بە ڕاخراوی لەسەر سینیەکدا ئەندرێ لای خۆمان هەر ڕادەخرێت باڵێ بەس ئێمە بۆ ئامانلێ کردووە زۆر کات گەشتیاری دەروێ شارمان هەیە مسافری دەروێ شارمان هەیە بۆ نشکان و ئاسانی گواستنەوە زۆر کات حاجیەکان ئەمرەکاران کە ئەچن لێرەی مەنانەکانن بۆ ئەکەن ناو کارتۆن و بۆیان ڕێکەخێن بەو شێوازە ئستفادەی دیەکەن لە ئەسنای سەفەرەکەیانە بەڵێ ئەمە بنێرە بەڕێزەکان ڕۆک باسمان کرد کە هەڵەبجە بە درێژای مێژوی خۆی ئافرەت و پیا و هەردوو بەشدار بوون لە ئیشکردن و لە هەموو بارەکانی دیکەی ژیان لە هەڵەبجەدا شوێنەکەی نەخشینخانیشێکە لەو شوێنانەی کە وابزانم 11 ئافرەتی تر لەگەڵ جەنابەت کار دەکەن لەگەڵ خۆت و لەگەڵ کوڕەکان شت کە ئەوەش جێگای دەستخۆشی کۆمەڵێک ئافرەتی رەکۆبوونەتەوە بۆی نانێکی حەڵال بە خۆتان پیاکەن و هەمیش ئیش بکەن و هەمیش خەڵکانێکی دیکە هەم بدەن بۆی بێنە پێشەوە مەبەستن لە ئافرەتانە مرۆڤ دەتوانێت ئیشێکی باش بکات ئەگەر بیەوێت دەتوانی باسێکی کارەکەی خۆتمان بۆ بکەی بێ زەحمەت وڵای کارەکەی خۆمان من خۆمەکو دەرچوویەکی پەیمانگا چەند ساڵێک لە ماڵ دانیشتم بە مەشغوڵبوون بە دوکانداری و بە خەیاتی و ئەوانە لە ئەستای دانیشتنێکی خۆمان ئاوا خوشکانە دانیشت بووین باسمان کرد چی بکەین ئێمە بتوان خزمەتی بە خۆمان و بە چواردەورەکەمان بگەێنین میرمان کردو ئەوەی کە پێویستەکە خوشکانی کارمەندمان هەیە لە فەرمانگەکان کە مانگی ئێستەرە ئەگری خۆمکاری من پێشتر بۆ لە هەڵەبجە لە شوێنەکانی تریش خوشکمان هەیە بە هێڵک نانی کردو بۆ خەڵک بەڵام ئێمە وتمان چی بکەین بتوانین ئەمە یەکێک قازانجێک بۆ خۆمان و بەگەڕخستنی توانێت چەند خوشێکی تر لە سنوورەکە و قازانکردنی کۆمەڵە خوشێکی تر لە دەستی ئێمە بۆی کە نانەکەی بە حازری بچێتە بەردەست چونکە فەرمانبەرە ناتوانێت نان بکە بەڕێککەوتی لەسەر ئەوەی کە ئیشەی لە هەڵەبجە زۆرکەم بێن نانەکەیە کە خەڵک پێویستی پێێتی و پێویستی ڕۆژانەیە بڕیارماندا بەکردنی شوێنکارێک و بۆ شێوازە سەرەتا لە کارمەندەکانەوە من دەستم پێ کرد پرسیارم کرد کێ توانای هەیە و ئەتوانێ بەشدار بێ لەگەڵ من لەم پرۆژە 5 خوشک دەستیاندایە پێشوتیانێمە ئامادەیمان هەیە ئیش لەگەڵەکەین و لە ئەوڵ دەقە تاکۆتا لەگەڵ تابین بەڵێ لە بابڵین لە ڕووی تەندروستیشەوە ئێوە چۆن پابندن بە ڕێنمایە تەندروستیەکان مەسەلەن لێرە کارکردن چونکە ئێوە غاز بەکاردەهێنن بە سەلامەتی خۆتان بیرتانە شتانە کردوتە شەڵەخوان هەمووی ئەلحەمدولیلا کۆنتڕۆڵە لەخوا بەزیابێ هەم ژنەکانمان غیرەتیان هەیە و نەتنچاو نەترسن هەم لەخوا بەزیابێ حەریقمان هەیە وەسیلەمان هەیە ئەگەر شتێک هاتە پێشە لەخوا بەزیابی و هاتوویشە بڵێم نەهاتوو هاتووە گرفتی ئاگرمان هەیە غازەکە پار دەرمانی ناوبڵەکان خراپ بوو نەم ئەتوانی ئێرە هەتا بەردەرگاکە بەجیان بێڵم تاوەنە تۆزێک ڕاهاتن لەگەڵ جەوەکە دوو جار ئاگر بەر بوو بە حەریقەکەمان هێن کرد هەڵکرد و کوژانمان و کۆنتڕۆڵ والحەمدولله زۆر باشە سەلامەت دەبن ئینشاءالله من طبعا بۆ خۆم یەکێکم لەوانێک کە عاشقی نانی کوردی نانی تیریم زۆر حەزمان لێیە چونکە هەر تەسەوڕ دەکەم کوردەمووی هەر عاشقی ئەو نانەیە چونکە خەفیفە خۆشە لە خواردن و تەندروستیشە بۆ سیحەت لەبەر ئەوەی کە ناخومرێنە سۆدە هیچ کامێکیان ناکرێتە ناو ئەمە لە هەولێرەوە جاری وایە نانی هەورامی دەکڕیت بەڵام ئێستا بۆ خۆمان لێرەین لەسەر چاوەکەین بۆیە بڕیار دەدەم سەبەتێک لەگەڵ خۆم ببم نوشییانتان بێ بەخێر لەسەر چاو کاروانی بەرنامەی ئێمە لە وێزگەکەی جەنابتان وەستا لەو کتێبخانەیە پێما بێم کتێبخانەیە یەکێک لە گەورەترین کتێبخانەکانی شاری هەڵەبجە ئەهلیەکان مەبەستم هەرچەندە قورسە بۆ ئێمە کە ئێستا ئێمە لە شوێنێکی کە مەڵبەندی ئەدیب و ڕۆشنبیرانی کورد بۆ شاعرانی کورد بووە ئێستا گەر هەرێرەوە تەماشایکەین کۆمەڵی کوێنەی زۆری پێوەیە بەشێک لە وێنە زۆرانی کە لە شاعرە کوردەکانن بەشێکی پشتی شێریان بەر ئەم شارە دەکەوێت بە دیارترین نمونە باباسێکن ئەوە تا ئەحمەد موختار بەجی جاف مامۆستای گەورە گۆران کە دوو بەشی زۆر سەرەکی بوو لە ئەدەبیات و شعری کوردیدا هەم لە کلاسیک و هەم لە تازەگەریدا لە شعری ڕۆمانسیدا مامۆستا گۆران دەکرێت پێمان بڵێ کە هۆکارەکانی سەرهەڵدانی ئەو کەڵە شاعرانە چی بوون لەو ناوچەیە بە درێژایی دەشتی شارە زۆر و هەڵەبجە ئەم ناوچەیە ئەو هۆکارانە چی بوون کە ئەو کەڵە شاعرانە دروست بوون لێرە دیارە ئەو فاکتەرانی کە بوونەتە هۆی ئەوەی کە ئەو کەڵە شاعرانە لەم ناوچەیە ئیبراز بن و دەربکەون کۆمەڵێک هۆکار بووە ڕەنگە گرنگترینیان ئەوە بوو بێ کە جوگرافیا و سروشتی
دیمەنی دڵڕفێنی ناوچەکە بەشێکی گرنگی سەرچاوی ئیلهامی شعری ئەو شاعرانە بۆشان بەشانی ئەوەی کە خۆیان وەستایانە و هونەریانە بە سەلیقەی شاعرانەی خۆیان توانیویانە هونەری شعری لە ناو هۆنراوەکانیانە بهۆنەوە. بەشێکی تری پەیوەندی بەو بزاوە ڕۆشنبیریە چ نەتەوەیی چ ڕزگاری خوازی لە هەموو بوارەکانە کە لە پاشەوەی هەڵەبجە ئاوەدانی تێکەوێت و لە 1970ەکانە ئەبێ بە قەزا جموجۆڵێکی زۆر هەم لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەڵەبجە و ئێران و دەوڵەتانی ترا کە بێگومان لە ئەنجامی ئاڵوگۆڕی بازرگانی لە هەمان کاتە ئاڵوگۆڕی فرەنگی و کللتوری و ڕۆشنبیری لە بینی ئەدەبیاتی فارسی و عەربی و تورکیا دروسە بێ بە جۆرێک لە جۆرەکان نووسەران و شاعرانی ئێمە چ تاربەیی جاف چ ئەحمەد موختاری جاف کە تاربەت بارچە زمانی کوردی و عەربی و فارسی غەزەلیاتی زۆر جوانی نووسیوە واگەر بێت و ئەو غەزەلیاتانە لە مێژووی ئەدەبیاتی کوردی دەربکەی کەلێنێکی گەورە دروسە بێ. ئەگەر قسە لەسەر ئەحمەد موختار بەیجی برای ئەحمەد موختار جاف کەین سیرەکەین نەخشی ئەحمەد موختار جاف لە دنیای ئەدەبی کوردیا جگە لە هۆنراوە زۆر جوان و ناوازەکانی کە لەو کاتە هەڵبەت دوای حربی عالەمی هۆنراوەیە کە نووسێ لە هۆنراوەکانیە پێشبینی ئەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان سکەی ئاسدین دێتە کێوی هەورامانەوە بە داوا لە لاوان و گەنجانی کوردەکە جاری چکە تیاڵچنەوە و وڵات ئاوەدان بکەنەوە سەر ڕایەمۆنراوە جوانانەی ئەو یەکەمین نۆڤڵێتی کوردی نووسیوە بە ناوی بە مەسەلەی ویژدان. ئەگەر لە خەومای جەمیل سایب لە سەردەمی بیستەکانی سەدەی ڕابردووە بە یەکەمین چیرۆکی ناو دنیای ئەدەبی کوردیدا بنرێ ئەوە نۆڤڵێتەکەی ئەحمەد موختار جاف مەسەلەی ویژدان بە یەکەمین نۆڤڵێت دانرێ کە لە ئەدەبی کوردیا ڕۆڵ و نەقشی دیاری خۆی هەبێ. ئەگەر قسە لەسەر مامۆستا گۆرانی شاعیر بکەین کە مامۆستا گۆرانی شاعریش دوایەوەی کە لە سیەکان لەم ناوچەیە لەدایکە بێەوە دواتر دەست بە دیراسە و دەست بە مامۆستایی و تێکەڵیەکی زۆری هەم لە بواری ڕۆژنامەنووسی و هەم لە بواری چالاکی سیاسی و چالاکی فەرەنگیا بێ مامۆستا گۆران بەهۆی ئەو گەڕان و سەفەرە زۆرانی کە کردوێتی چ بۆ بەغا چ بۆ فەڵەستین چ بۆ تورکیا بە جۆرێک لە ئاگادار بووە لە پێشکەوتنی ئەدەبیاتی جیهانی بە تایبەتی ئەدەبی ئینگلیزی و ئەدەبی تورکی بە شێوازێکی جوان توانیوێتی بۆی تەرجەمەکردنی بەشێکی زۆر لە بەرهەمەکان وەکەوتۆتە ژێر ئەو تەوژمە تازەیی کە هەڵی کردوێتە ناو دنیای ئەدەبی تورکی بتوانێ شێوازێکی تر بە ئاراستەیەکی تر بێتە خاڵی وەرچەرخان بۆ ئەدەبی کلاسیکی و لە گۆرانەوە ئەدەبی ڕۆمانتیکی دەست پێەکە و عروزی عەرەبی لە ناو شعری کوردیە واز لێ دێت بۆ کێشی هیجایی کوردی کە کێشی پەنجەشی پێوترێ دیارە ئەو توانی بەو سەلیقە و تواناوردەی خۆی بۆ شعر و بەو تەوژمە فیکری خۆی کە ئەو کاتە هەڵگەری ئەو بیر و باوەڕ ڕەبوو و ئەو سروشتە جوان و دڵڕفێنەی کە ئەو لە ناوچەکە تیاژیا توانی نەخشێکی جوان یان وەرچەرخانێکی گەورە لە دنیای ئەدەبی کوردیا دروست بکات. ئاوساجان و کاتت باش ساحتی جەناب چۆنە زۆر سپاس دەکەین. ئێمە بەرنامەی کاروانمان لە لای جەناب تا ئەوجارە لە شاری هەڵەبجەین پێمان خۆش بوو باسی ئەو بەرزی و نزمیە بکەین لە مێژووی شاری هەڵەبجەدا کە بدرێژای مێژوو خۆی چەندین جار بەرزی و نزمی لە هەموو ڕووداوەکەندا بەخۆیەوە بینیوە. دیارترین ئەو ڕووداوانی کە بەسەر شاری هەڵەبجەدا هاتوون ئەوە هەمومان دەزانین کە بێگومان کارەساتی هەڵەبجە کارەساتێکی لەبیر نەکراوە ئەوە وەکو ئێمە وەکو کورد وەکو هەموو دنیاش دەربارەی ئەو کارەساتە باش دەزانین. بەڵام چ شتێکی دیکە هەیە کە لە زاری جەنابتەوە وەکو مێژوزانێکی ئەو شارە بزانین هەرچەندێ مشکە هاتوینە ئێرە ئێستا لە عبابەیلێن لەنە ئەو هەمووسەوزاییە بۆ ئەوی هیوایەک بدەینەوە گەلەکەمان و هیوایەک بدەینەوە ئاهینگەی
ئەو شارە بە تایبەتی ئەگەر جەنابەت باسێکی ئەو بەسەرهاتە مێژووی گرنگانەمان بۆ بکەیت کە لە هەڵەبجەدا زۆر دیار و بەرچاو بوونە. ئەم هەڵەبجەی کە ئێستا هەیە لە 1970ەکانە بنەماڵەیەکی تیاتۆ بە ناوی سیانزە ماڵە خەڵکی شیوەکەری لای شارباژێڕن ئەوانەیە کەم ئاوادانیان تیا دروست کردو دوای ئەوان کۆمەڵێکی ئاوا بڵێن دە 12 ماڵێک جوولەکە لەم شارە زورا کاری دەستیان کردووە ئیتر هاتوون لەوێ نیشتەجێ بوون گەڕێکی جوولەکەەکان سەر جێگەکەی دیارە ئەبوو شێوە وردە وردە پەری سندووە تا لە ساڵی 1970 گەڕێکی جوولەکەەکان ئێستا شەر مەوجودە ماوە لە هەڵەبجە شوێنەکەی گەڕێکی جوولەکەەکان ئیتر شارەکە گەشەکە لە ساڵی 1970 بە بڕیاری ڕسمی ئەکرێتە قەزا ئەو وەختە گوڵعانبەری جواتە خورماڵ ینی لە ململانەی هەڵەبجا بوو ئەویش نەفوزی زۆر بووە هەم هەورانی و هەم جاپیتیا بووە بەڵام هەڵەبجەیەکە ناوەندتر بووە سەرکەوتنی بەدەستێناوە قایمقامەکانیش یەکەمین قایمقام کە دانراوە لەلایەن دەوڵەتی دەسەڵاتەوە محەممەد پاشای جاو بوو بەس محەممەد پاشای جاو وازی لە کۆچ و کۆچبار نەهێناوە بەرحاڵ بەوکو پێویست دە و کاتە قایمقامەتەکە تا ڕادی ئەبا بڕێەوە پاش خۆی وەسمان پاشای کوڕی ئەبێت ئەو وەختە جاو بن بە دوو بەرەوە بەرەیەکیان کۆچ و گەرمیان و کوێستانەکەن بەرەیەکی شانیشتەجێ هەڵەبجە و دەوروبەریە بن ئەمەی ناو هەڵەبجە و دەوروبەری وەسمان پاشا ئەبێ بە سەرۆکیان ئەوەی کۆچ و کۆچبارەکانی محموود پاشای برای دەتوانین بڵین پێکاتی سەرەکی هەڵەبجە جاف بوون یان عشرەتیکە هەبووە لە پێکاتە سەرەکیەکانی ئێستاشی هەڵەبجە و دەوروبەری جافە بەڵام ئەوەی کە بژانوێتیوە وەکو وتمان سیانزە ماڵە و جوولەکەکان بوو جوولەکەکان خێزانی بابانەکانیش دوایی کە هاتوو خێزانی بابانەکان دوای سەید نەسرڵا لە خانەگە لای پاوە هاتووە مزگەوتی تەکیە دروست کردو خۆی بۆ بەڕابەری مزگەوتەکە هەم تەکیەکە کاری سۆپیانێتی ئەنجام درراوە هەم نوێژ و تاعاتی خوداپەرستی ئیسلامیانە ئێستش مزگەوتەکەم ماوە ئەوانە بنەماڵە سەرەکیەکانی کۆنی هەڵەبجەن و بە دوایتر بردەوردە کە شارەکە بازاری تیا دروست بوو بە سەردەمی بە تایبەتی لە سەردەمی دەسەڵاتدارەتی خانمی وەسمان پاشا ئەوە هەڵەبجە لەو پەڕیگەشەکردنا بووە بەڵام ئەوەی ئێستا جێگای بایەخە کە دەمانەوێت باسی بکەین دوای ئەو هەموو نەهامەتی و ئەو هەموو ناخۆشی بەسەر ئەو میلەتە داهاتووە خەڵکی ئەو شارە بە تایبەتی ئێستا ئەمە بەرەو دەواازەیەک دەڕۆین کە خەریکە دەگەین بە ئامانجێک جەنابەت وەکو مێژوزانێک پێشبینی چێ بۆ داهاتووی ئەو نەتەوەیە پێشبینی چی دەکەی یان باشترەوە بڵێن چی بە باش دەزانی بۆ ئەوی پامی خۆت بگەین وەکو پامێک بۆی ئێمەشی تر ئیسراحەت بکەین وەکو هەر نەتەوەیەکی دنیا بە ئارامی بژین من بۆ خۆم بە بەڵێ پێشوازیەکی گەرم لەو ڕێپلاندۆمە ئەەکەم ئەوەیشی پێم وایە ڕێئی پێنەیات بە نەخێر خیانەتێکی گەورە لەو میلەتەکە چونکە ئێمە ئەمە تاقیکردنەوەیە کە لە بەردەستمانە لا مرکزیمان 64 وەرگرتووە هەفتا ئۆتۆنۆمیمان وەرگرتووە دوایینەوە یەکونەوە دوو ئەم هەرێمەمان دروست کردو ئێستا بە لەم هەرێمەش بگوازینەوە بۆ قۆناغێکی کە ئەوەیە ئەبێ ڕیپلاندۆم بکەین ڕیپلاندۆمەکەیش من پێم وایە سەرکەوتووە بێت چونکە ئەوەندەی بەتایبەتی هەڵەبجە پرسیارەکەن لە خەڵکەکەی چونکە بەڕاستی ئەوەی خەڵکی گەرمیان و بالیسان و هەڵەبجە ئەو شوێنانە بێ کە شەهید کراون ئەوەی ماوەتەوە ڕێی بۆ ڕێپلاندۆم نەیاد بە بەڵێ زڵمێکی گەورە و خیانەتێکی گەورە ئەکات. پێم وابێ ئێستا ئێمە لێرە گەڕەکی کاکەیەکان بەڵێ هاواریەکان تقریبا هاواریەکان زیاتر بەوە مەشهورە بەڵێ هاواریەکان بەشێکن وەک ئاین کاکەین بەڵام هاوار دیەکەمانە تەمەەن لە ساڵ هەفتەوەشتا بارکراینە ئێرە بەڵێ دێ هاوار بەڵێ لە ڕۆژهڵاتی هەڵەبجەوەی بەڵێ ڕۆژهڵاتی هەڵەبجە ئێستا دوایەوەکە وێران کرا دەیەکە هاتینە ئێرە لە ساڵ هەفتاهشت بەڵێ بەڵێ هەفتاوەش کۆچ کراینت بەڵێ چەند لە زۆر بەڵێ بەڵێ هاتنە ئێرە لە هەڵەبجە بەڵێ باشەوە ئێستا ئەوەی دەمانوێت جەنابەت بۆمانی باز بکە ئەگەر ئەو چەند ساڵەی دوایی بە تایبەتی کە جەنابەت لێرە گەورە بووی و زانیاریمان پێ بدەیت شێوازی پێکەوە ژیان لێرە لە هەڵەبجە هەرچەندە لە کوردستان پێکەوە ژیان وەکو کللتور
کولتوریشی زۆر جوانە لە کوردستان کە هەموو ئاینەکان پێکۆدەژین لە کوردستان هەموو نەتەوەکان پێکۆدەژین لە کوردستان هەموو شێوەزارەکان پێکۆدەژین لە کوردستان بەبێ کێشە هیچ کێشەیەک نەبووە تا ئێستا لەسەر ئەوە بەڵام لە هەڵەبجە لە خودی هەڵەبجە شێوە ژیانی ئێوە چۆن بۆ لەگەڵ با بڵێن هەموو نەتەوەکانی دیکە کە لێرە پێکۆدەژین خۆی ڕاستی پێش 1970 چەند ماڵێکی کەمی کاکەی لەم شارە ژیاوە بەڵام لە 1970 تایتە بڵێن هەر سێلادێکە ئێمە سێلادین هاوار دەرەتی هاوارەکەن کۆچکراینە هەڵەبجە کۆچکراینە هەڵەبجە تەمان ئێمە لێرە ئاینمان جیاوازە مەسەن لەگەڵ برایانی مسلمانە لە 1970 لەم شارەژین تەسەورەکەی ینی زۆر تێکڵاوێکی باشمانە پێکەوە ژیانێکی زۆر جوانی مۆدرێنی یعنی بەڕاستی کێشەیەکی وانیە ئێستا من لێرە بۆ جەنابتانی باسکەم بێژگا لە ئەو کێشانەی کە لە هەموو کۆمەڵگەیەکان ڕۆدانیش شتی تایبەتی نیە لەسەر ئاینیان لەسەر کەلتوری ئێمە کە بڵێن جیامانکەنەوە بەڕاستی برایانە ژیاوین لەم شارەوەکو نمونەیەکی گوڵی ناو باخچەیەک ئاوا بووین مەبەستەکەش لێرە ئەوە بوو ئێمە ئەو کێشە لا بەلایەنەی کە ڕوودەدا لە هەر کۆمەڵگای ئاسایی ئەوە بەڵام مەبەستەکە ئەوە بووکە لەسەر ئاین و لەسەر ئەوشتانە پێم وانە کێشەیەکی ئەی باشە ڕۆڵی کاکەیەکان ڕۆڵی کاکەیەکان لەو شارە ئەگەر باسی بکەی ڕۆڵی کاکەیەکان چی بوو لەو شارە ئەو کەسایەتیانی کە کاریگەریان هەبووە لەو شارە ژووی تر لە هەموو لایەنەکان لە ڕاستیە ئێمەش هەروەکو هەموو کۆمەڵگایەکی ینی مرۆڤانە بڵێن مرۆڤ دۆستی لەم شارە کە ژیاوین بینی برایی ئێمە مسلمانەکان ینی وەک برا ژیاوین و پاشان جیاکاریان لەگەڵ ئێمان نەکردووە بۆیە ئەم شتانیان نەکرد ئێمەش هەمان شێوە لەگەڵ ئەوانە ژیاوین و بەنسبەت فەرمانگە و بەنسبەت بواری کۆمەڵایەتیەوە تێکەڵاوێکی تاوا هەیە ینی لە مناسباتەکانە سەردانی یەکتریەکەین هیچ کات ئێمەیان لە خۆیان گیان نەکرد و ئێمەش ئەوانمان نەکرێتەوە گەرچی ئاین شتێکی تایبەتیە لە ڕۆحی خۆمانەیە وەر کەسێک ئازادە چۆن ژیانە باتە سەر ڕێگریمان لێ نەکراوە بۆیە لە هەموو شتێکە توانیمانە بەشداری هەموو شتێکی ئەم هەڵەبجەیە بکەین وەک شوێنی و منتیقی خۆمان وەک جێگەی خۆمان ینی هیچ جیاکارێکنەوە گەرچی ئێمە لە ڕۆژهڵاتی هەڵەبجین چەند 20 کیلۆمەترێک دوورین ئێمە لێرەوە وەکو منتیقە وەکو جێگە و وەتەنی خۆمان بەڵام کاتوینێت هەڵەبجە لە 1970 لێرە سابتین شکر بۆخوا هیچ گرفتێکمان نییە بەڵێ ئەی دەربارەی سروتە ئاینەکان بەڵێ سروتە ئاینەکانی خۆتان تایبەت بە کاکەیەکان سروتە ئاینیانی کە هەیە لە دەیەکی خۆتان کاتی خۆی کە لە دەی هاوار با بڵێن بەڵێ ئێستا کە دوای ڕاک گوێزرانەوە هاتنە هەڵەبجە ئیتر ئەوەی کە بۆ هەڵەبجە و ئەوەی کە لە شوێنانی کەش ڕاک گوێزرانەوەی پێکراوە بەڵێ هەمووی فەرقی ئازاری چێشتووە کاریگەری نەبوو لەسەر سروتە ئاینەکانتان بنمونە لەوانەیە هەنێک ینی تۆزە جیاوازی هەیە تەمان تۆ لە مەسکەنی خۆت و جێگە و وەتەن و نیشتیمانی خۆ هەڵکەندەیت جیاوازە بەڵام بەشی ینی ئێمە هیچ گرفتێکمان نیە لەو ناحیانەوە کەس ڕێگری لێ نەکراوین و ئازاد بووینانی کەسیی لەگەڵ نەوەتوین. کاروانی ئەوجارەمان بۆ لای جەنابتە لە هەڵەبجە زۆر کاروانمان هەبوو باسێکی کەرتی گەشت و گوزار بکەین لە هەڵەبجە هەتا چەند گرنگی هەبووە بۆ شارە دیارە پارێزگای هەڵەبجەکە بڵێم هەڵەبجە کە ئێستا بووەتە پارێزگا هەر لە دێر زەمانەوە شوێنێک بووە کە بۆ گەشت و گوزار لەبار بووە بەهۆی هەڵکەوتەی جوگرافیەوە کە ئەبینن شاخ و داغ دەوری داوەوە دەشتێکی بەرفراوانمان هەیە و باخ و باخاتمان هەیە وەکانی و ڕووبار و دەریاچەمان هەیە ئەمانە ئەتوانین بڵین ئەو بنەمایانن کە گەشت و گوزاری لەسەر بنیاد ئەنرێن و بەهۆی کۆمەڵێک بوونی ناوچەی گەشتیاری گرنگ و بەهۆی هەورامانەوە کە بۆ خۆی ناوچەیەکی سەرنجڕاکێشە خۆشبەختانە ئەتوانین بڵێن هەموو ئەمانەوەیان کردووە کە با ناوچەیەکی لەباری گەشت و گوزار ئەژمار بکرێ و بەداخەوە ئەو کارە ساتش کە بەسەر هەڵەبجەیە هاتووە هەرچەند جێگەی نیگەرانی و ماتەمە بۆ هەموو لایەکمان ئەوەش جارێکی تر بۆتە هۆی ئەوەی کە هەڵەبجە بە گەلان بناسرێ و هەڵەبجە بۆتە ناسنامەیەک بۆ گەلی کورد ئەوەش لە ڕووی گەشتیاریەوە ئێمە توانیمانە سوودی لێ ببینین و ساڵانە ژمارەیەکی زۆر بەهۆی ئەم کارە ساتەوە کە هەیە سەردانی هەڵەبجە بکەن. کاکسامان ئەمە هەروەکو دەزانین بەڵێ ڕوو ناوشتا کە هەمومان خەفەتبارین بۆ کارەساتی کە بەسەر هەموو کرد و بەتایبەتی بەسەر هەڵەبجە داهات بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە دێنە هەڵەبجە سەردانی هەڵەبجە دەکەن هاوخەمی خۆمان دەردەبڕین بێگومان هەموو کەسێک کە دێتە هەڵەبجە هاوخەمی خۆی دەردەبڕێت و بەشێکە لەو خەمە بەڵام بۆ ئەوەی
دڵنەوایی و خۆشگوزەرانی دروست بکرێت بۆ ئەو شارە لە ڕێگەی کردی گەشت و گوزار چ پلانێکە بێ باشە بە سوودوەرگرتن هەموو ئەو ناوچە گەشتیارانی کە باس کرد دیارە پلانێکی گشتی هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەوی گەشت و گوزار کردی گەشت و گوزار گرنگی پێ بدرێت و پەرە بسەنێت ئێمە خۆشبەختانە لەو پلانێک لەو ماستەر پلانێکە لە هەرێمی کوردستان هەیە 35 ناوچەی گەشتیاریمان داغڵی ماستەر پلانی هەرێمی کوردستان کردووە بەسەر جەم جۆرە جیاوازەکانی گەشت و گوزارەوە بەڵام لە ناو خۆی شار لە سەرتەری شار بیر لە هیچ شتێکراوەتەوە کە شتێک بکرێت خەڵکە بێرەدا تێدەپەڕێت بالفعل ئێمە لە ناو سنتەری شارە کە بۆ نمونە چاوگی باوە کۆچەک نزیکترین شوێنە پرۆژەیەکمان کردووە بە بەڕی 925 میلیۆن کە پرۆژەیەکی جوانکاری و جێی سەرنجی هاوڵاتیانی ناوخۆ دەرەوەشە و لەبەری عەبابەیلێ کە هەر ئەکاتە سنتەری شار پارکێکی گەورەی گەشتیاریمان بنیاد ناوە کە بەداخەوە لە ئێستادا بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراوە و کۆمەڵێک پرۆژەی دیکەشمان هەیە لە ناو شارە وەکو دروستکردنی پارکێکە ئەوە لەلایەن شارەوانیەوە سەرپەرشتی کراوە دروست کراوە و لە ئایندەشدا ئێمە ئێستا کە خەریکی ماستەر پلانی پارێزگای هەڵەبجەن بڵێن شاری هەڵەبجە نوێنەرمان هەیە لەو لیژنەیە کە سەرپەرشتی ماستەر پلانەکەکە و کۆمەڵێک ناوچەی گرنگی ناو شارمان خستوەتە ناو ماستەر پلانەکەەوە بۆی پرۆژەی گەشتیاریان بۆ جێبەجێ بکەین و دەستی کارتیانە زیاتر هەرچەند سەیری گوڵان دەکەم تەمی خەمێکی گرتووە بە هێندەی بەرانی پەڵا فرمێسکم بۆی هەڵڕشتووە خوشحاڵم لێرە لە هەڵەبجە خوشحاڵم بەخێر حالشم دەبینم سپاسەکە بەخێر بێت دەمانوێت سەردانێکی مۆنومنتەکە بکەین و کەمێک زانیاری بۆ خەڵکانە بدەین کە تا ئێستا نایاندی و زانیاریانە سەریانە ئێمەش خوشحاڵترین بەخێر بێن فەرموون ئێمە هەوڵمان داوە با بڵێن لەم هۆڵەیە مێژوو حەزارەت و شارستانەتی هەڵەبجە پیشانی هەموو میوانانە بدەین کە داخل بە مۆنومنتەکە بن سەرەتا با هەڵەبجە بناسن پێش ئەوەی کارەساتەکە بناسن بە نمونە هەموو ئەم میوانانە گرنگی تایبەتی خۆیانیان هەیە لێرە عادلەخانەمان هەیە ئەو کە لەژنێکەوە لە سەدەی ڕابردووە قایمخام و فەرمانڕەوایی ئەم شارە بووە هەموو ئەو وێنانە گرنگی تایبەتیان هەیە بە نمونە مەلیک فەیساڵ لە 56 ڕاستەخۆ لە بەغادێتە هەڵەبجە کۆبنەوە لەگەڵ ڕوئەسای شارەکات ئەمە جارێکە گرنگی و ئەهمیەتی ئەم شارەوان پێڵەکەەوە لە ڕابردووە مەلیک فەیساڵ بەڵێ ئەوە تا ئامادەن پێشوازی لێ بکەن و شاریان بە ئاڵای ئەو دەمە عێراقە مەلەکی ئاڵاکە شاریان ڕازانوەتەوە هەمەیە سەرشتان بۆ چەند وێنەی کە لێرە ڕاکێشمکەوە لە ئێستاە کە خۆپیشاندان نەکرێت لە شار و شارچەکان حتا لە وڵاتانی ئەوروپا ئەبینین تایە ئەسووتێنرێت بەردەگیرێتە پۆلیسەوە بەڵام وەرە لە هەڵەبجە سێکە لە بابلەی سەرەتای سەدەی ڕابردووە لە هەڵەبجە خۆپیشاندان نەکرێت خۆپیشاندەران داغڵی سەر جادەکە مێژوەکەی ساڵی چەندەوە ئەوە لە 55-56 ناوەڕاستی سەدەی ڕابردووە کە خۆپیشاندان نەکرێت بە شێوازێکی زۆر مەدەنیانە خۆپیشاندانەکەن داوای ماف و ئیمتیازاتی خۆیانەکەن نەقابەی کرێکارانی هەڵەبجە سندیکاک ئەنجای ئەمن یەکشت زۆر بە کورتی بینەرە بەڕێزەکان ئەگەر زۆر بە جوانی دقت بدەینەوێت کە تەماشا دەکەین شێوازی ڕاوەستانیان شێوازی دەربڕینی ئەو شتانەی داواکاریەکانی خۆیان کە هەیە بۆ کرێکاران هەتا شێوازی پۆشینی جلوبەرگەکانیان شێوازی ئەگەر زۆر تەماشاکەین دەتوانین بڵێن شێوازێکی زۆر نێزامی و زۆر ڕێک و پێک بووە زۆر بە ئەتەکێتەوە هاتوو خۆپیشاندانەکەن ئەگەر لێرە سەرنج بدەین چەند کەسێک لەمانە با بڵێن پارچە پەڕۆیەک نانا ئەمە تەنها ئەو کەسانن کە سەرپەرشتیارەکان با بڵێن خۆپیشاندانەکانەکەن ئەمانە نایاڵن خەڵکەکە داخل بە جادەکە بن ڕەنگە لەو دەمەیە کە خۆپیشاندان کرابێت لە هەڵەبجەیە هەمووی 20 سارە لەم شارەیان نەبوو بێت بەڵام نایانێت هێشتان ڕێگایان نەگرتووە ڕێگایان نەگرتووە
سی ئەو ڕێکپۆشی و تەنزیمیەکەن کە ئێستاش لە قوتابخانەکانی هەڵەبجە ئەمە بەدی ناکرێت. ئەوە لادەیەک بۆ لە هەڵەبجە نەک ئەمە هەڵەبجەش پەنجاکانی سەری ڕابردووە. ئەمە کۆبنەوەی باوکانە. سی ئەو ڕێکپۆشی و تەنزیمیەکەن لە هەڵەبجەیە. لە ئێستاشە ئێمە ئەم سیستەمەمان نییە. هونەر و مۆسیقا تیپی مۆسیقای مناڵانی ماملێ تیپی مۆسیقای شندروێت تاکو ئێستا بەردەوامن لە کار و چالاکیەکانیان. ئەمە یەکێک لە با بڵێن حەوشەیەکێکە لە قوتابخانەکانی هەڵەبجە چالاکێکی شانۆیی پیشانەدرێت ئەگەر سەرنج بدەین ئاڵای ئەو دەمەی مەلەکێت با بڵێ سەردەمی مەلەکیە ئەوە لەبەر نەبوونی هەڵ لەو دەمەوە تاوەکو ئێستا ئەوەها لە گۆڕەپانی قوتابخانەکان چالاکی ئەمە هەروەکو دەزانین هەمووی بابەتی زۆر گەورە و مێژوێک هەڵدەگرن بۆ خۆیان وێنەکان بەڵام پێمان باشە زیاتر باسی مۆنومنتەکە بکەین و بابەتی زیاتر بزانین لەسەر مۆنومنتەکە. کاک سەرخەلجان ئێرە هۆڵی مەرگەساتی هەڵەبجەیە بەڵێ دیارە لەم هۆڵەیە هۆڵمان داوە بینەر یاخود میوان بگەڕێنەوە بۆ ساتی کاوا لەم شارەیە چ گەورە تاوانێک بەرامبەر بە هەڵەبجەیەکان کردەوە عومەری خاوەر و کۆرپەکەی کە بوونە ڕەمزی شەیدانی هەڵەبجە دیارە لێرەیە تەنها ئینسانەکان نەبوونە قوربانی بەڵکو حیوان و باڵندە و نەباتیش ژینگەی شارەکە شێوێنرا لە سەدا 68 قوربانیان لە ژنان و مناڵان پێکاتون بەڵێ زیاتر لە 400 بۆمبی کیمیایی کە لە سیانید و خەردەل پێکات و بەرەم شارە کەوتووە بەڵێ دروستکردنی ئەو مۆنومنتەکە بەگشتی و ئەو با بڵێن ماتریالە هونەریانی کە لێرە هەیە ئێستا وەکو بەرجەستەکردنی ئەو حاڵەتێکە ڕوویدا گەنجانی هەڵەبجە دەستیان هەم لە دروستکردن هونەرمەندانی هەڵەبجە خۆیان دروستیان کردو خۆیان نەشان ئێرە هۆڵی با بڵێن فۆتۆیە لەم هۆڵەیە هەڵمان داوە هەموو ئەو وێنەوەگرتە ڤیددیویانە پیشانیمان ببینین بەڵێکەوە ڕاستەخۆ لەلایەن فۆتۆگرافەرەکان و لەلایەن ئەو ڕۆژنامە نووسانەوە گیراون وەکو بەڵگە وەسایەقیەک ئێمە هەموو ئەم وێنە و گرتە ڤیددیویانەمان لە دادگای باڵای تاوانەکان خستە ڕوو تاوەکو وەکو بەڵگەیەکی جینۆسایدی گەلەکەمان پیشانی بدەین وێنە و گرتە ڤیددیویەکان ئێستا لە نێو مۆنومنتی هەڵەبجەیان ئەمە بەشێکی ئەو شەیدانن کەوا لە گۆڕستانی باشتی زەهرا دیارە زیاتر لە 10,000 کەس لەم شارەیە برینار بوو بەشێک لە برینارەکان داخل بە نەخۆشخانەکانی ئێران بوون بەداخەوە لەبەر بێکەسی و لەبەر شپرزەی و پەرتەوازەی هەڵەبجەکان لە گۆڕستانی باشتیش هەروەکو دەزانین هەڵەبجە بە شێوەیەکی گشتی شارەکە و دەوروبەریشی بۆ قوربانی ئەو گازە ژاهراویە بەڵام زۆرترین شوێن لە ناو هەڵەبجە کوێ بووە کە زۆرترین خەڵک تێدا شەهید بوو بەیان زۆرترین کارە ساتە جەرگ بڕەکە زۆرترینی با بڵێن کە لەوێ بوو بێگومان هەموو شارەکە شەهید بووە بەڵام هەموو شارەکە چ شوێنێک زۆر بەزاقی کە ئەوەیە کە نەمانزانی دوو جێگەمان هەیە عەنەب زایدەن گەڕێکی دەواازەی شاری خۆ بانزیخانە کە ناسراوە گەڕێکی بانزیخانەوە ئەمە لێرامێ سەرتان بۆ ئەم وێنەی ڕاکێشم ئەمە عالیە یاخود زمناکۆ و مناڵێکەوە بزر بوو 22 ساڵ لە ڕێ فەحسی دیانەیەوە توانرا هەموو وێنە و گرتە ڤیددیویانە ئەیبینین لێرە ئەو بەڵگە دوکیۆمنتانەکەەوە خرانە ڕوو هیچ شعورێک لەوە خۆشتر نییە کە کاتی نەژووری ئێمە بەکارەسات و باڵێن بە مێژوو دەستمان پێکرد مێژوو شارەکە دەستمان پێکرد دوای تووشی ئەو هەموو کارە ساتە دەبی کە دەیبینی بەنسبەت کەسێک کە هیچ نەیدیت بێت بەڵام لە هەمووی خۆشتر ئەوەیە کە دەی لە کۆتاییەکەی دەبینی تاوانبارەکان سزای خۆیان وەرگرن ئەوە وەکو مژدەیەک وایە.
بەڕێز مامۆستا لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە خۆشحاڵین کە کاروانەکەمان گەیشتە لای جەنابەت بۆی کە ئێستا لە سەرگەوکەی شەهیدانی هەڵەبجەی باسێک لەو داتایانە بکەین کە بە دەقیقی لە لای جەنابەت هەیە بۆمان ڕوو بکەی بۆ بینەرانی شەڕ بکەی وەسپاس دەکەین. دیارە ئەو ئامارەی کە هەیە لە تۆمارکردنی شەهیدانی کیمیاباران ئەوەی کە ئێستێمە لە دانیشتون قەبرستانێکی گۆڕستانێکی ڕەمزیە کە پێکاتوە لە 1976 کێل ئەو کاتێک کە ئەم گۆڕستانە دروستکرا تەنها ئەو وارسانە شەیدەکانیان تۆمار کردبوو بۆیە ژمارەیەکی زۆر لە شەیدەکان هەیە ناویان لێرە تۆمار نەکراوە و بەداخەوە توان بڵێم زۆربەی شەیدەکانی ئێمە لە گۆڕی بە کۆمەڵن ئێمە 53 گۆڕی بە کۆمەڵمان ئێستا لە سنووری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە بڵێن توان بڵێم ئەو ژمارە بۆ سەروتر هەڵئەچێت چونکە بە بەردەوامی ئێمە لە کاتی کارکردنی تیمەکان یا جوتیارەکان لە کاتی چاندنی گەنم تۆوەکانیان دەبینی گۆڕێکی بە کۆمەڵ ئەدۆزێت لەبەرەوەی ئەو کاتێک کە خەڵکەکانی ئێمە پەرتەوازە بوون بۆ دەرچوون لە شاری هەڵەبجە شەهید بوون وە هەر لەوێشەوە بە خاک سپێران بۆیە ئەو 53 گۆڕەی کە ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجەن ئەکەونە سنووری ناحیەی خوڕماڵ و منتقەی نەورۆڵی منتقەی هەورامان ئەمانە لە کاتی هەڵاتنیان لە هەر شوێنێک شەهید بوون لەوێ بە خاک سپێراون و تا ئێستا توان بڵێن زیاتر لە 8 گۆڕمان هەڵدراوەتەوە تەمەەن ئەوانش بەهۆی ئەوەی کە بەهۆی فراوانبوون ڕێگاوبانەکان ئەو گۆڕانە بەر ڕێگاوبانەکان کەوتون ویان ئەو گۆڕانەی کە لەسەر لە شوێنێکا بۆ کە مڵکی تایبەت بۆ مڵکی هاوڵاتیان بووە بۆیە توانم بڵێم ئەمانەی کە تا ئێستا ماون هۆکاری هەڵنەدانەوەیان بۆ ئەوەگەڕێتەوە هەڵدانەوەی ڕووفاتی شەهیدانی هەڵەبجە جیاوازە لە گۆڕەکانی جنوب ئەمانەی کە هەڵەدرێنەوە دەبێ ئەجێزەی تایبەتیان ئەو کەسێک کە دەستکاری گۆڕەکانەکە جلوبەرگی تایبەتیان پێ بە چونکە بەداخەوە هێشتا تەسیراتی بەڵێ تەسیراتی گازەکە لەسەر ڕووفاتەکان ماوە بە تایبەتی ئەو ڕووفاتانەی کە جلوبەرگەکانیان لایلۆنە ئەو تەسیری گازەکان لەسەریان ئەمێنێتەوە باش مامۆستا ئەگەر ئەوان هێشتان ئەو کاریگەریان لەسەر مابێت درود بۆ جانیان ئەجا ئەو ساغانێکی ئێستا ماون و بەڵام بریندارن بۆ کارەسات بەڵێ ئێمە تەنها باس پێشتر باسمان لە شەیدەکان کرد بۆی دوازر باسی بەرکەوتەکانەکەین 1963 شەیدیشمان لە خاکی ئێران بە خاک سپێراون دیارە ئەم ئەوانەی کە لە خاکی ئێران ئەو هاوڵاتیانن کە بە برینداری چوونەتە ئێران و لە پاوە ئێمە لە مەرزە ساسنوورە لەگەڵ هەرێمی کوردستان شەهیدمان هەیەت ئەتا ئەگاتە کرمان ئەو بەرکەوتوانەی کە داغڵی ئێران بوون هەیەە لەبەر سەختی برینەکەی نەتوان علاجیشی بۆ بکە لەناو سیارەکانە لەوێ شەهید بووە و هەشمانە چەند مانگی لە نەخۆشخانەکانە بووە بەداخەوە شەهید بووە توانم بڵێم دوو لە ئەوانەی کە ناسراونەتەوە یان بڵێن مەقبەریان بۆ کراوە لە دوو قەتعی جیاواز لە تاران لە قەتعی ژمارە 40 و لە قەتعی ژمارە 25 بە ناوی شەهیدانی هەڵەبجەوە لەوێ نێژراون و توانم بڵێم ئەمە باس لە شەهیدەکانەکەین بەڵام بەرکەوتوەکانمان نتوانم بڵێم بەداخەوە هەتاوەکو ئێستا ئەو ئامارانەی کە هەیە بەردەوام بەرەو زیاد بوونە چونکە بنکەیەک نییە کە هەموو بەرکەوتوەکان لە ئەستۆ بگرێ ئەوەی کە ئێستا لای ئێمە تۆمارە بتوان بڵێم لە هەموو هەرێمی کوردستان 1970 بەرکەوتەی کیمیاباران هەیە ئەوانەی کە وەزارەتی شەیدان و کۆمەڵەکەی ئێمە لای هەردوو لامان تۆمار کراون ئەوانەی کە لای ئێمە پەروەندەیان هەیە 254 بەرکەوتەیە بەداخەوە لە 2023 تا ئێستا 99 بەرکەوتەمان شەهید بوون بە کاریگەری ئەو گازانەی کە بەریان کەوتووە و ئێستش بەردەوام بریندارەکان لەبەرەوەی بنکەیەک یا کلینکێکی تایبەت نییە بۆ چارەسەریان بەردەوام ئازارەکانیان لە زیادبووندایە ئێستا کوردستان مەدۆخێکی جیاوازتر تێدەپەڕێت لە جاران ئێستا ئێمە لە قۆناغێکدان کە خەریکە بڕیار لە چارە نووسی خۆمان دەدەین ئێوە کۆمەڵەکەتان قسەتان چێ لەسەر ئەو بابەتە لەسەر ئەو دۆخێکی ئێستا کوردستان تێدایە ئەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان هەنگای بۆ هەڵەگرێت ئەو ڕۆژەیە کە ئەبێتە ساڕشکردنی برینەکانی ئێمە و ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو قوربانیانەی ئێمە ئەو ڕابردووی ئێمە بمانگوازێتەوە بۆ قۆناغێکی باشتر و ئێمەش وەک قوربانیەکان تەمەناکەین هەموو ئەو کەسانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو ناڕەحەتیانیان بینیوە دیارە هەموو گەلی کورد ناڕەحەتی بینیوە قۆناغ بە قۆناغ جیاواز بە جیاواز لە بەرچاومان بێ وە سیراعی سیاسی و کێشە سیاسیەکان وامان لێ نەکات
ئەو ئەهداف ئەو هەدەفە گەورەی کە ئێمە هەمومان قوربانیمان لە پێناوداداوە کاتێکی مابارانی هەڵەبجە کرا حکوومەتی عراقیش فیش فەرقی ئەم شارەی نەکرد لە نێوان ئەو کەسانش کە پیاوی خۆی بوون بۆیە تەمەناکەم بە هەمومانەوە بە یەک دەنگ پاڵپشتی ئەمە بین کە بتوانین هەرێمی کوردستان لەم قۆناغە تێپەڕێنین و ئەو بارودۆخەی کە بەسەر گەلەکەمان هاتووە دووبارە نەبێتەوە بەوە دووبارە نابێتەوە کە بەشدار بین و ئێمە ببینە خاوەنی کیانێک کە چیتر حکوومەتەکانی تری عراق بە هەر شێوەیەک بێت چ بە سونەی بێت و چ بە شیعی بێت کار نەکەنە سەرەوەی کە ڕۆژێکی مابارانمان بکەن ڕۆژی ئەنفالمان بکەن ڕۆژێک قوتمان لێ ببڕن بەڕاستی ئەمانە هەر هەمویان لە دەرئەنجامی ئەوەن کە نەبوونی کیانێکە بۆ گەلی کورد ئێمە گەتوانیمان کیانمانە بێت بە دڵنیایەوە ئەو کەم و کوڕیانەی کە ئێمە دەرکی پێیەکەین لە هەموو کە زیاتر کە لە هەرێمی کوردستانە هەیە دەکرێوانە چارەسەر بکرێن و دەستخۆشین بۆ ئێوەش زۆر سپاس مامۆستاجان بینەرانی خۆشەویست کاروانی من لێرە لە هەڵەبجە بە کۆتا هاتوو دەگەڕێمەوە بۆ هەولێر تا بەرنامەیەکی دیکە لەگەڵ هونەرمەندێکی دیکە و لە کاروانێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ